بارش سەرهەنگی تەمەەن 5 بانک دوای توشبوونی بە سکچوون و ڕشانەوە بۆ چارەسەر دەبرێتە نەخۆشخانەی گشتی 3 سادق. دوای هەوڵدانێکی زۆر ناتوانرێت کانۆلا بۆ منداڵەکە دابنرێت، بۆیە ئەحالەی سلێمانی دەکرێت، بەڵام لە ڕێگادا گیان لەدەست دەدا. باوکی منداڵەکەش تەندروستی 3 سادق بە کەم تەرخەم دەزانێت و سکاڵای تۆمار کردووە. دوو جار کردمە باوشم بردمە دەرەوە بۆ ناو ئیسحافەکە و پێیانە ناو بەشی تەواوی نەیانێڵا بیبەم وتیان ئامانەوێت کانۆلایەکی بۆ دابنێن، بەڵام نەیانتوانی کە چەندین جار خۆم پێم وتم ناتوانم کانۆلا دابنێنە با من بیبەم بۆ سلێمانی ڕوانی سلێمانی کە مناڵەکەم گیان لە دەست نەدا نەیانهێڵا بیبەم. بۆیە لە دوای هەوڵ و ماندووبوونەکەیان مناڵەکەم خستیانە ناو ئیسحاف کە زانیان ئەمەلیان پێی نەما خستیان ناو ئیسحاف و ڕوانەی سلێمانیان کرد نەگەشتە سلێمانی هەر لە سەیترەکەی سلێمانی کە خێزام لەگەڵ بۆ عەمری خۆی کردبوو. بەڕێوەبەری کاریگەڕی نەخۆشخانەی شەید شەوکەت حاجی مشیر وشکبوونەوەی لە ڕادەبەدەری منداڵەکە بە هۆکاری سەرەکی دەزانێت، ئەو ڕێکارانش ئاشکرا دەکا کە بۆ بارشی تەمەەن 5 بانک لە نەخۆشخانەی گشتی 3 سادق گیراوەتە بەر. ئەمە 39 خولەکی سەر لە بەیانی هاتۆ بۆیرە پاش هەوڵدانێکی زۆر لەلایەن پزیشکی پسپۆڕی مناڵان و پزیشکی ئەقدەم و کارمەندەکان هەرەمیانەوە هەتا ستافەکانیشمان گۆڕیوە بۆ دانانی کاملایەک، چونکە هەر نەخۆشیەکێ تێرە برینارە ئایا جەڵدەیە پێشایمە فریاگوزاری فێرزەیدی بۆکرێت لەبەرەوەی لە ڕێگا تووشی شتی خراپتر نەبێت لێرە فریاگوزاریەکەی بۆ بکەین. ئێمە ئەم مناڵە زانیمان وشبوونەکەی زۆر بە شدەت و ئەو بەقوت بووە ئێمە هەوڵمان داوە کانولای بۆ دابنرێ، بەڵام کانولامان بۆ دانەنراوە لەبەر ئەو هۆکارانی کە وشبوونەوەکەی زۆر بوو و نەبوونی جیازی متەتەور بۆ دانانی کاملە. تەندروستی 3 سادق ئاماژە بۆ دەکات. دانیشتوانی قەزاکە زیاترن لە 120,000 هاوڵاتی. ئێمەش گرفتی هێزی مرۆی و ئامێری تەندروستیمانەیە، بەردەوامیش لەلایەن هاوڵاتیانەوە فشارمان لەسەرا. بۆ ئەم کەیسەی بارشیش هەموو وەڵامێکمان بۆ بەردەم داواکاری گشتی ئامادە کردووە. سەلاح جەمیل، کورسات نیوز، سەی سادق.